ما كان للمشركين أن يعمروا مساجد الله شاهدين على أنفسهم بالكفر أولئك حبطت أعمالهم وفي النار هم خالدون. مشرك كان كلمة كبون هەڵدەستان بە ئاودانی حاجی کە بۆ ماڵی خوا دەهاتن و هەروەها هەڵدەستان بە خزمەتکردن و ئاوەدانکردنەوەی المەسجد الحرام، چونکە مەسجد الحرام لای مشریکەکانیش معەظەم و گەورە و پیرۆز و بەڕێز بوو و پێویستە ئەوە بزانین کە وشەی مشریک یعنی ئەوەی کە لەگەڵ خواپەرستی بتپەرستیشی دەکرد. مشریک لە شەراکەتەوە هاتووە، شەریک. ئەگەر بە کەسێک بڵین تۆ شەریکی فڵانە کەسی لەو کۆمپانیایەدا، ئایا هیچ بەشێک نسیبێکی هەیە تیایدانیەتی؟ هەیەتی. کە دەڵێن مشریک یعنی لەگەڵ خواپەرستیەکەی لەگەڵ خواناسیەکەی دەچێشتی تر دەپەرستێ، جا بتێک بپەرستێ، دارێک بپەرستێ، پەڕۆیەک بپەرستێ، قەبرێک بپەرستێ، مەلایکەتێک بپەرستێ، پێغەمبەرێک بپەرستێ، پیاو چاکێک بپەرستێ، ئەلموهیم لەگەڵ خواپەرستی شتی تر دەپەرستێ. بۆیە پێی دەوترێ مشریک. زۆر کەس وا دەزانێ وشەی مشریک یعنی خوانەناس، یعنی ملحد. نا، مشریک ئەوە نییە. ئەو هەموو باسی مشریکین کە لە قورئاندا هاتووە کەلیمەی مشریک ئیسمی فاعلە، یعنی ئەو کەسانەی کە خوا دەپەرستن لەگەڵ خواشتی تر دەپەرستن، خوا دەپەرستێ لەگەڵ خواشتی تر دەپەرستێ بە شەراکەت. ئەوە مشریکە. بۆیە مشریکەکان باوەڕیان بەخوا هەبوو. وەلئین سەئەلتەهم من خەلەقەهم لەیەقولون الله. پرسیارت لێ کردبان چی ئێوەی دروست دەیانوت الله. وەکە لێشت پرسیبان ئەی بۆ ئێوە دەچن لات و عوزا دەپەرستن، بۆچی مەنات دەپەرستن، بۆچی بت و سەنەمێک دەپەرستن؟ دەیانوت ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. ئێمە لەبەر خودی خۆیان نایان پەرستین، بۆ ئەوە دەیان پەرستین بۆ ئەوەی لە خوا نزیکمان بکەنەوە، بۆ ئەوەی لە خوا نزیکمان بکەنەوە. کەواتە دیقەت بدەنێ مشریک ئەوەیە کە دەیەوێت لە خوا نزیک بێتەوە، خوا دەناسێت، بەڵام بە ڕێگایەکی چەوتەوە دەیەوێت بگاتە ڕەزابوونی خوا، نایگاتێ. ئێستا تۆ ڕێگایەک هەیە لە نێوان سلێمانی بۆ کەرکووک، تۆ بڵێ من هەدەفمە بگەمە کەرکووک، بەڵام ڕێگای پێنجوێن بگریتە بەر، ناگەیتە کەرکووک. هەر بانیەتت کەرکووک بێ، بەنیەت نابێ بەتەنها، دەبێت ڕێگاکەت ڕاست بێ. مشریکەکان دەیانوت ئێمە نیەتمان وایە لە خوا نزیک بینەوە، ئەمانە شەفاعەتمان بۆ دەکەن، لە خوا نزیکمان دەکەنەوە. خوای گەورە پێیان دەفەرمێ ئەمە درۆیە، إن الله لا يهدي من هو كاذب كفار. ئەوەی ئێوە دەیکەن ئەو ڕێگای گردوتانە بەر بۆ ئەوەی بەر شەفاعەت کەون، بۆ ئەوەی لە خوا نزیک بنەوە، ئەو ڕێگایە هەڵەیە 100% دوورتان دەخاتەوە نەک نزیکتان خاتەوە. ئەم مقدمەیە بۆچی؟ بۆی تێبگەین کە مشریکەکان قەدر و حورمەتی ماڵی خوایان لابوو مەسجد الحەرام، بەڵام چونکە شەریکیان بۆ خوا دادەنا جل جلاله، ئەوەتە خوای پەروەردگار دەفەرمێ ما كان للمشركين أن يعمروا مساجد الله. بۆ مشریک نەهاتووە بێ ماڵەکانی خوا ئاوەدان کاتەوە، بۆ مشریک نەهاتووە. نە ڕێگەی پێدەدرێت و نە لێشی قبول دەکرێت کە پێی هەڵساو کردی، نە ڕێگەی پێدەدرێت نە لێشی قبول دەکرێت. بۆچی؟ چونکە ئەو مشریکە شاهدین على أنفسهم بالكفر، ئەوان شایەتی لەسەر نەفسی خۆیان دەدەن بە زمانی مەقال و بە زمانی حاڵ، شایەتی کوفر لەسەر خۆیان دەدەن. بە زمانی مەقال ئەوە تا غەیری خوا دەپەرستن، و هەروەها بە زمانی حاڵیش ئەوان لەسەر پەرستنی غەیری خوان واقعیان شاهیدە لەسەر ئەوە. بەو تەنها خواپەرستیە ڕازی نەبوون کە محەممەد عەلەیهی السەڵات وسەلام پێی هاتبوو لەلایەن خواوە،
بەوە ڕازی نەبوون. ئێدەی ماڵەکانی خوا شوێنی تەنها خواپەرستیە، شوێنی شەریک بۆ خوادانان نییە. لە ناو کەعبەدا زیاتر لە 300 بتیان دانا و دەیپەرستن. ماڵی خواهی ئەوە نییە غەیری خوای تیادا بپەرسترێ. ئەگەر نمونەیەکی عەقلی بێنینەوە، تۆ بچیتە ماڵی کەسێک، لە ناو ماڵی ئەودا قسە بە خاوەن ماڵەکە بکەیت، کۆمەڵێشت کەی کە بێڕێزیە بەرامبەر خاوەن ماڵ، لێت قبوڵ دەکات؟ نا، لێت قبوڵ ناکە. وەڵام من هاتوو ماڵەکەی تۆ بۆیاغ دەکەم بەڵام تۆ پیاوێکی خراپیت، هاتوو ماڵەکەی تۆ گەسک دەدەم بەڵام تۆ ئاوایت. ئێمە چییە؟ بۆ دەرەوە، بۆ دەرەوە. ئاوەدانکردنەوەی تۆم ناوێت، بۆیاغکردنی تۆم ناوێت، گەسکدانی تۆم ناوێت، بۆ دەرەوە. ماڵەکانی خوا بۆ ئەوە دروستکراون کە مرۆڤ تەنها خوای تێدا بپەرستێ. بەڵام کە تۆ بچی غەیری خوای تێدا بپەرستی، بۆ تۆ نەهاتوە هیچ ئاوەدانکردنەوەیەک لە ماڵی خوادا بکەیت. شاهدين على أنفسهم بالكفر، شاهدي كفريان لسر خويان داوة، أولئك حبطت أعمالهم. أوانا كرده وكان ينموي هلو شاوتوا. هرچند مزقود آودان كان أو مزقود دروس كان، زخرفيت يداب كان بحساب خوان خزمتي دا كان، أوانا كرده وان هلو شاتوا بهوي الشركوا. خواهي يورد فرمي لئن أشركت ليحبطن عملك. ئەگەر بێت و شەریک بۆ خوا دابنێ کردەوەکان هەمووی هەڵدەوەشێتەوە. نوێژ بکەی، ڕۆژوو بگری، زەکات بدەی، حەج بکەی، خێر بکەی، هەرچی بیکەی کە شەریکت بۆ خوادانە لەگەڵ خوا یەکێکی تر شتێکی ترت پەرست، هەموو کردەوەکان هەڵدەوەشێتەوە. وەکەوە وایە ڕۆژێک تا ئێوارە تۆ خەریکی کەسابەتی، پارەیەکی باشت پەیدا کرد، خستە جیرفانتەوە، بەڵام جیرفان لە ژێرەوەی کونە، هیچ نامێنێت، هیچی نامێنێت. تۆش ئاوەدانکردنەوەی مزگەوت و زکرکردن و خێرکردن و چی ئەگەر لەو لاوە شەریک بۆ خوادانەی هەمووی هەڵدەوەشێتەوە. ئینسان قەتل بکا کردەوەکانی هەڵناوەشێنەوە، زینا بکا کردەوەکانی هەڵناوەشێتەوە، مەشروب بخواتەوە کردەوەکانی هەڵناوەشێتەوە. هەرچی تاوانێک دەیکەی بەس شەریکت بۆ خوادانە هەر هەمووی زەربی سفر دەکەیتەوە، تەواو خوا لێت قبوڵ ناکات. أولئك حبطت أعمالهم وفي النار هم خالدون. ئەو مشریکانە کە هاوڵ بۆ خوا دادەنێن لەناو ئاگری جەهەنەمدا دەمێننەوە بە بەردەوامی. بۆ لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. لەزەر مندان دەبیت. إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. خوای گەورە فەرمێ هەر کەسێ شەریک بۆ خوا دابنێت ئەوە خوا بەهەشتی لێ حرام کردووە و شوێنی ئەو کەسەر جەهەنەمە. شەریک بۆ خوادانان چێ براکەم؟ شەریک بۆ خوادانان ئەوەیە کە تۆ بڵێی لەگەڵ خوایەکی شتر منی دروست کردووە، کە کەسەوە ناڵێت، کەسەوە ناڵێت. هەندێ مولحید نەبن کە خۆشیان دەزانن درۆ دەکەن، دەڵێ ئێمە لە مەیمونەوە هاتوین، هەندێکیان دەڵێن ئێمە بە سوتفە ڕێکەوت دروستی کردوین، هەندێکیان دەڵێن خوای ئێمە سروشتە، سروشت دروستی کردوین. خۆشیان دەزانن درۆ دەکەن. سروشت چیە؟ سروشت ئاوە و هەوایە و زەویە و کێوەکانە و بەحرەکانە و يعني قد بینیوتانە لە شاخ مرۆڤ دروست بێ، لە بەحر مرۆڤ دروست بێ، لە ئاو هەوا مرۆڤ دروست بێ. بۆیە کەس نییە بڵێت لەگەڵ خوا خالقیشتر هەیە. ئەی کەواتە شەریک بۆ خوادانان چییە؟ شەریک بۆ خوادانان ئەوەیە کە تۆ خوا بپەرستی لەگەڵ خوایەکیشتر بپەرستی، لەگەڵ خوایەکیشتر بپەرستی. هانا بۆ خوا دەبەی بۆ قەبرێکی بەریت، داوا لە خوا دەکەی، داوا لە پێغەمبەریش کەیت، ئەوە شەریکت بۆ خوادانە قبوڵ نییە. بەس دەبێ ئەو خوای خالق تە بەزەو بپەرستی، لەگەڵ خوا کەسی تر نەپەرستی، سوجدە بۆ کەسی تر نەبەی، کوڕۆژ بۆ کەسی تر نەبەی، خێر و سەدەقە تەنها لە پێناوی خوادا بیکەی، مەبەستە تەنها ڕەزابوونی خوا بێ، مەبەست ڕەزابوونی کەسی تر نەبێت. بۆی شوێنی ئەوانە جەهەنەمە. کەواتە زانیمان ئەوەی کە مشریکە نەبۆی هەیە مزگەوت ئاوەدان کاتەوە نە لێشی قبوڵ دەکرێت. ئەی بزانین لە چێ قبوڵ دەکرێت ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان؟ مەڵێ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين.
إنما يعمر مساجد الله من آمن تەنها ئەوانە ماڵەکانی خوا ئاوەدان دەکەنەوە و لێیان قبول دەکرێ چێ ئەوەی کە ئیمانی هێناوە من آمن بالله واليوم الآخر ئەوەی ئیمانی بەخوا هێناوە کە تەنها پەرستراوی حەقا لەگەڵ ئەو هیچ پەرستراوێکی حەق نییە واليوم الآخر ئیمانی بە ڕۆژی دوایی هێناوە ئەوەی ئیمانی بە ڕۆژی دوایی هێنابێ کە هەیە ئەو ڕۆژە دێت لێپرسینەوەی تیادایە و نەبێ ژیان تەنها ژیانی دنیا بێ جاکە ژیان تەنها ژیانی دنیا بێ براکانم هەر کەس ئازایە بە فێڵکات هەر کەس ئازایە بە ڕابوێرێ بە کەیفی خۆی چونکە کە ژیان تەنها ژیانی دنیا بوو ژیانێکی تر نەبوو بۆ لێپرسینەوە بۆ مەحکەمەکردن بۆ دادگاییکردن ئەو کاتە پێم بڵێن چ شتێک مرۆڤ دەجێڕێتەوە لە دزی چی دەجێڕێتەوە تۆ بۆ دزی ناکەی بۆچی یەکی ڕۆژتا ئێوارە خەریکی کەسابەت دەبیت بۆ کە بۆت هەڵکەوت ماڵی خەڵک نادزیت لەبەر چی ئەگەر ڕۆژی قیامەت نەبێ و ترسی قیامەتت نەبێت چی دەجێڕێتەوە لەوە لەوانەیە بڵێ کاکە ئەی پۆلیس شورتە نەخەوتووە حکوومەت دەتگرێ ئەمانە براکەم دزی وا زیرەک و فێڵباز هەیە ئەسڵەن نایە لە حکوومەت پێشی بزانێت ئەسڵەن کە گیراش لەولاوە لە ناو گرتوخانەش باندێک دروست دەکا لە ناو ئەوێش دەستیان دەڕوا کەواتە کە ڕۆژی دوایی نەبێت چی دەجێڕێتەوە لە قەتلکردن هەر بۆت هەڵکەوت چێت تۆزێک ڕقی لێتە بچووکترین هەڵەی بەرامبەرت کرد بێ کە شایستەی کوشتن نەبێ بۆت هەڵکەوت بیکوژە ئەی چی ڕێت لێ دەگرێت لە کوشتنی خەڵک کە ڕۆژی قیامەت نەبێ ئەی چی ڕێت لێ دەگرێت لە زیناکردن چی ڕێت لێ دەگرێت لەوەی مرۆڤ لەگەڵ دایک و خوشک و کچی خۆی فاحیشە نەکە چی ڕێت پێم بڵێ چی نابێ ئەخر بۆ نابێ ئەگەر ئەوە نەبێ کە تۆ موسڵمانیت و پابەندی شەریعەتێکیت و قیامەت هەیە و لێپرسینەوە هەیە و ئەوە پاکە دەبێ پاکەکان کەیت و ئەوەی پیسە و حرامە نابێ بیکەیت چی دەتگێڕێتەوە بۆی براکانم لە ناو غەربدا سەڵ لە سوو خواردن ناکەنەوە سەڵ کوشتن و کوشتنی مرۆڤ و کوشتنی پشیلەیەک بەلایەنەوە وەکو یەک دزیکردن هەر زۆر ئاساییە فاحیشەکردن و زیناکردن لەگەڵ دایک و خوشک و کچی خۆیان زۆر بەلایەنەوە ئاساییە زۆرێکیان زۆر بەلایەوە ئاساییە بۆ چونکە باوەڕی بە قیامەت نییە کە باوەڕی بەو دیو نەبوو باوەڕی بە محاسبە نەبوو چی دەیگێڕێتەوە لە خراپەکاری پێم بڵێ بۆیە چێن ئەوانەی ماڵەکانی خوا ئاوەدان دەکەنەوە من آمن بالله واليوم الآخر ئیمان بەخوا بە ڕۆژی دوایی بۆیە بەیەکەوە هاتوو بەردەوام وأقام الصلاة ئەوانەی نوێژ دەکەن وآتى الزكاة ئەوانەی کە زەکات دەدەن ولم يخش إلا الله ئەوەی کە زەکات دەدا بمفرد ولم يخش إلا الله ونشترسێ إلا لەخوانە بێ کەواتە ئەوانەی ئەهلی مزگەوتن ئەوانن کە بەس لە خوا دەترسن ئەوانە ماڵی خوا ئاوەدان دەکەنەوە باشە چ پەیوەندیەکەیە لە بینی ئەو چوار سیفەتە ئیمان بەخوا ئیمان بە ڕۆژی دوای نوێژکردن زەکاتدان پێنجەم سیفەتیان ولم يخش إلا الله لەکەس نەترسێ لە خوا نەبێ چونکە ئاوەدانکردنەوەی مزگەوت پێویستی بە جورئەت و شەجاعەت و غیرەتێک هەیە هەندێک کەسێ پارەی هەیە ناوێرە مزگەوت دروستکە کاکە من مزگەوت دروستکەم و دوایە فلان حیزب و فلان لایەن و فلان مەسئول بزانن دوای وەزعم تێک دەچێت دژایەتیم دەکەن ناوێرێت هەندێک کەس بەدڵ حەز دەکا بێ لە ماڵەکانی خوا ڕۆژانە نوێژی جەماعەت کە ئەی بۆ نایەت ناوێرێت لأنه يخشى غير الله لغير خوا دەترسێ ناوێرێ کاکە من بڕۆمە مزگەوت دوای لە مزگەوت ئەگەر کەسێک بمبینێ یا ئاوا کامیرەیەک شتێک دەرم خامن لە مزگەوت بووم دوای لە حیزبەکەم فەسڵم دەکەن دوای معاشم دەبڕن دوای قوڕ بەسەر سەرم دەبێ طبعا ئەمانە پیاوی ئاوەدانکردنەوەی مزگەوت نین جا چه ئاوەدانکردنەوەیەک بێ بینا و فەرش و لە ڕوانگەی مادیەوە ئاوەدانی کەیتەوە چه ئاوەدانکردنەوەیکی معنەوی بێ بە عیبادەت و بە زیکر و قورئان خوێندن و مانەوە تیایدا ئاوەدانی کەیتەوە ئەوانە ئەهل نین کەسانێک ئەهلی ئاوەدانکردنەوەی مزگەوتن کە سیفەتی پێنجەمیان چییە ناترسن لە خوا نەبێ بەڵێ دەڕۆن بۆ نوێژی جەماعەت چی دەبێت با ببێت وەڵاهی کەسانێکی زۆر هەن لە ناو حیزب علمانیەکان ناوێرن بێن بۆ نوێژی جەماعەت لەبەرچی ناوێرن نەک وەڵا ئەخر کە بەیانی بێ نەکا سەگێک لەسەر ڕێگای پەلاماریدان نا لەوە دەترسێ لە حیزبەکەی فەسڵ کرێ لەوە دەترسێ سەرزەنشت بکرێ
هەیە ناوێری هەر نوێشکە نوێش بۆ کاکە من لە جێگایەکم نوێشکەم دوایی نیشانەی پرسیار دێتە سرم داماوی قوڕ بەسەر لە نیشانەی پرسیاری عەبدێک دەترسی لە عەزابی خوا ناترسی بۆیە ئەوانە شایستەی ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان نین دوایەوە خوای گەورە فەرمووی فعسى أولئك أن يكونوا من المهتدين فعسى أولئك عسى لزمانی عەرەبیدا يعني بەشکو بە کوردیەکەی بەشکو وابێت يعني بەشکو ئەوانە لەوانە بن کە هیدایەت دراون چێ کەم ئەوانە هیدایەت دراو بن ئەوانەی خاوەنی ئەم پێنج صیفەتە بوون چی یەکەم ها کاکە ئیمان بالله دووەم باليوم الآخر سێهەم ئەقام الصلاة چوارەم زەکات پێنجەم ناترسن تەنها لە خوانە بێ ئەوانە بەشکو لە هیدایەت دراوەکان بن سبحان الله ئێستاش بەشکوی تیادایە عەسا ئەی بۆ بە جەزمینەی فەرموو ئەوانە هیدایەت دراون یعنی ئەگەر بێت و مرۆڤ ئەو پێنج صیفەتەی تێدا بێ ئینجا بەشکو لە هیدایەت دراوەکان بێ کەواتە ئەی موشریکەکان ئێوە ئەسڵەن ئومێدتان بە هیدایەت نەبێ ئێوە ئەهلی هیدایەت نین هیدایەت دراو بۆ ڕێگای ڕاست بۆ ڕێگای بەختەوەری بۆ ڕێگای سەرفرازی و ڕۆزابوونی خوا ئەوانن کە خاوەنی ئەو پێنج صیفەتەن نەک ئەوانن کە موشریکن چییە وەڵادێ مزگەوتێک ئاوەدان دەکاتەوە بینای دەکات پارەیەکی لە مزگەوت سەرف کردووە بەڵام نوێژ ناکە بەڵام زەکات نادا بەڵام لە غەیری خوا دەترسێ ئیمانیشی ئیعتیقادیشی وابێ یا گومان و ئومێدی وابێ کە من هیدایەت دراوم و کاکە من پیاوی باشم نا ئەوانەی خاوەنی ئەو پێنج صیفەتەن ئەوانە عسى أن يكونوا من المهتدين أولئك أن يكونوا من المهتدين لهداية دراوەکان بن لو شيء عسى چی تێدەگەن براکانم ئەوە تێدەگەن کە ئینسانی مسلمان هەرچەندە خاوەنی کردەوەی چاک بێ نەچی لە خۆت بایی بیت تەواو من بۆ بەهەشتم نە عسى وڵێ بەشکو من ئەهلی بەهەشت بم ئومێدم وایە ئەهلی بەهەشت بم داوا لە خوا دەکەم ئەهلی بەهەشت لە ئەهلی بەهەشت دامنێ بۆ اعتیماد نەخەیتە سەرکردەوەی خۆت اعتیمادی زیاتر لەسەر فەزڵ و ڕەحمەتی خوا بێ جاکە ئیماندار ئەوا بوو ئەی بێ ئیمان ئەوە هەر قوڕ بەسەری هیدایەتی چی و ڕێنمایی چی کەواتە زانیمان هیدایەت دراوەکان خاوەنی ئەم پێنج صیفەتەن باسی مزگەوت لە ئارادایە چیە مزگەوت ئاوەدان دەکا و چێ ئاوەدانی ناکا گەورەترین ئاوەدانکردنەوە ئەوە نییە کە بێی فەرشی جوانی بۆ ڕاخەیت ئەوە نییە کە بێی بۆیاغی جوانی بۆ بکەیت ئەوە نییە کە گڵۆپی باشی تیادا دانیت ئەمان هەمووی ئاوەدانکردنەوەی بەڵێ بەڵام گەورەترین ئاوەدانکردنەوەی مزگەوت بە ئیمانە بە تاعەتە بە نوێژە بە ذکر و قورئان خوێندنە ئەوە ئاوەدانکردنەوەی مزگەوتە بە تەواوی بەڵێ أجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله لا يستوون عند الله والله لا يهدي القوم الظالمين مشركة كان دهاتن بەراوردی خۆیانیان دەکرد لەگەڵ ئیماندارەکان خۆیانیان بە مهمتر دەزانی دەیانوت ئێمەین هیدایەت دراو بۆ بزانین ئەوان خاوەنی چی ئیشێکی باش بوون خاوەنی دوو شت بوون یەکەمیان سقایەت الحاج کە حاجی دەهاتن بۆ ماڵی خوا ئەوان ئاویان دەدا پێیان و هەروەها عیمارەت المەسجد الحرام مزگەوتی حەرامیشیان ئاوەدان دەکردەوە و خزمەتیان دەکرد و جا بەهۆی ئەم دوو کردەوە باشە کە دەیان کرد فعلەن کردەوەی باش نەمدووە بەهۆی ئەم دوو کردەوە باشە خۆیانیان پێ لە مسلمانان باشتر بوو خوای گەورە فەرمووی ئەجعلتم سقایة الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن دقت دەنێ لە ڕوانگەی عەرەبیەوە ئەجعلتم سقایەتە ئایا ئاودانی حاجی و ئاوەدانکردنەوەی ماڵی خوا وەکو کەمەن نەیفەرموو کە ئیمانی فەرمووی کەمەن وەکو ئەو کەسە وایە کە ئیمانی هێناوە بەخوا بە ڕۆژی دوایی و تێش کۆشاوە لە پێناوی خوا وەکو وایە جا لێرە پێویست بە تەقدیرێکەیە یعنی ئەجعلتم
من قام بسقاية الحاج أو كسي كهلصاوة أو كسي كهلصاوة بآوداني حاجي وبآودان كرنوي مالي خوا أو كسا لترازودا بلي وكو بلي ئەو کەسە وایە کە بە دووشت هەڵساوە یا بڵێن بە سێشت ئیمان بەخوا ئیمان بە ڕۆژی دوایی وە تێکۆشان لە پێناوی خوا ئیمانەوە ئەسڵی ئیسلامە ئەسڵی دینەکەمانە تێکۆشانش ذروة سەنامی الئیسلام قیمەکەیەت و چڵەپۆپەکەیەتی ئایا ئەم دوو ئیشەی ئێوە وەکو ئەم دوو ئیشە وایە سقایەت المەسجد الحرام لەگەڵ سقاية الحاج لقال عمارة المسجد الحرام أم دوشتا وكو إيمان وجهاد وايا قطوانية فرقيان زورا كاما قرنك ترى إيمان وجهاد كقرنك ترى نك سقاية وعمارة كقرنك تربيه خواهي قرد فرمي لا يستوون عند الله أم دو كسي يكسان نابن بلايان لا إخوا بلاي كسي چي مشرك بلام خزمتي مزقود دكا وخزمتي حاجي دكا وەکو پلەی کەسێکی ئیمانداری تێکۆشەر بێ لە پێناوی خوا لا يستوون عند الله قەت یەکسان نین لای خوا بۆچی چونکە مرۆڤ هەرچەندە خزمەتی هەبێت بەڵام کە ئیمانی لەگەڵ نەبوو تەوحید و تەنها خواپەرستی لەگەڵ نەبوو خاوەنەکەی پێبەرز نابێتەوە لای خوا پێبەرز دەبێتەوە لە دنیا بەڵام لای خوا نەخێر ئەبەدەن لە دنیادا ئەگەر کەسێک بۆ نمونە خاوەنی شەریکەی ئایفۆن ئێستا لە دنیادا لە نەزەری خەڵک پیاوێکی مەزنە کاکە دەزان چ داهێنانێکی داهێناوە زۆر مەزنە باش بەڵام دەزانی لە تەرازووی خوادا خاوەنی ئایفۆنیش و خاوەنی تایارە دروستکاریش و خاوەنی نازانم چیش قیمەتی هەژارترین لاترین ناشرینترین ئیمانداری نییە لای خوا بۆچی ئیمان بریتیە لەو شتەی کە خوا لە تۆی دەوێت و بەهۆیەوە لە ئاگری جەهەنەم ڕزگارت دەکات و شایستەی چوونە بەهەشتت دەکات جا لەوەیە بوترێ جامەکەی عەدالەت دەنەستا پێت دەڵێن عەدالەتە یان نا خوایەک خاوەنی ئەرز و ئاسمان و مرۆڤەکانیش ڕێگایەکی داناوە دەفەرمێ هەر کەسێ بەسەر ئەم ڕێگایەدا بڕوا ئەو من لێی ڕازی دەبم چونکە ڕێگایەکە دەبێتە ڕەحمەت و بەرەکەت بۆ خۆی و بۆ دەوروبەری و ڕێگایەکە بەرەو بەهەشت دەیبات بەرەو ئەو بەهەشتەی کە من دامناوە دەیبات کە تۆ ئەو ڕێگایە نەگریتە بەر هەر ڕێگایەکی تر دەگریتە بەر چی دەکەی تیایدا بیکە کاکە من ئەو ڕێگای خوا ناگرمە بەر بەڵام ڕێگایەکی ترم گرتوۆتە بەر لەو ڕێگایەدا 1000 خانوم دروست کردووە بۆ فەقیر و هەژار چی ترت کردووە 1000 بیریشم لێداوە 1000 بیریشی لێداوە چی تریشت کردووە بزانین سەر ڕای 1000 بیرەکە بزانین چی تری کردووە کاکە کارە باشم ڕاکێشاوە باش چی ترت کردووە 1000 مەطعەمیشم داناوە بە خۆڕایی بەلاش خواردن بدرێتە فەقیر لە پێناوی چی لە پێناوی خوا نەوەڵا بۆی پێم بڵێن پیاویش چاک تەواو تۆ بۆ ئەوە کردت ئەوەت پێدەوترێ خەڵک پێ دەڵێن پیاوی چاکەیان نا بەڕاستی فڵانە کەس خزمەتی هەیە بەڕاستی خزمەتی خەڵکی کردووە زۆر باش بەڵام تۆ ئەو ڕێگات نەگرتوتە بەر کە بەرەو ڕزابوونی خۆ بەهەشتت بە بۆی چاوەڕێ مەبە خوای گەورە بتخاتە باشتەوە چاوەڕێ مەبە ئەگەر بێت و بە قیاسی دنیایی سەیرکەین کەسێک بۆ نمونە قاعەیەکی داناوە پڕیەتی لە هەدیەی بە نرخ و مەرجێکی داناوە یا دوو مەرجی داناوە هەر کەسێک ئەو دوو مەرجێتیادا بێ ئەوە ڕێک کلیلی دەرگای قاعەکەی دەدرێتێ و بابێت بۆ خۆی لە ناو ئەو قاعەیە بەهرەمەند بێ بە هەموو خۆشیەکانی ناو قاعەکە تۆ بڵێ وەڵام من حیساب بۆ ئەو شەرطانەی ئەو هەر ناکەم کلیلەکەی ئەویشم هەر نەویست بۆ خۆم خەریکی شتی تر دەبم بەڵام دەشبێ بم خاتە ناو قاعەکە چۆن دەتخاتە ناتخاتە ناو قاعەکە تۆ کارەبات داهێناوە کەیفی خۆتە مۆبایلت داهێنا کەیفی خۆتە بەڵام ئەو مەرجەی ئەو ڕێگایی کە خوا بۆی داناوی تۆ نەتگرتوۆتە بەر کەواتە چاوەڕێی چی دەکەی چۆن خوا بتباتە باش ناتباتە باشت ناچیتە ئەو باشتەی کە خوا دایناوە بۆی ناچیت خوای گەورە دەفەرمێ والله لا يهدي القوم الظالمين
خوای گەورە هیدایەتی قەومێکی ستەمکار نادات بۆ ڕێگای هیدایەت و ڕێگای بەختەوەری و سەرفرەت هیدایەتیان نادا. عیلەتەکە چییە بۆ هیدایەتیان نادا؟ لا يهدي القوم الظالمين، چکە ظالمن، چکە مشریکە شەریک بۆ خوا دادەنێ، ستەم دەکە، خوا هیدایەتی نادا بۆ ڕێگای سەرفرازی. ئێستا ئاەتی پێشوو خوای گەورە فەرمووی ئەوانە لە هیدایەت دراوانن، لەم ئاەتەدا فەرمووی ئەوانە ظالمن و خوا هیدایەتی ظالم نادا. کەواتە تێگەیشتین بەهۆی ئەو پێنج صیفەتەی کە لە ئاەتی پێشوو تیاماندا بێ خوا هیدایەتماندا بۆ هەموو کارێکی باش، بۆ هەموو سەرفرازیەک. ئەجینا کە ئیمانت نەبێت، باوەڕت بە خوا و بە ڕۆژی دوایی نەبێت، هەرچی دەیکەی بۆ دنیا شایستەی ئەوە نابی خوا هیدایەتتدا بۆ ڕێگەی سەرفرازی و ڕێگای بەهەشت. شایستە نابی، خوا هیدایەت نادا. والله ويضل الله الظالمين. خوای گەورە ئینسانی ظالم و ستەمکار گومڕا دەکا، ڕێگا ڕاستەکەی لێون دەکا، موفەقی ناکات. ئەمەش هەڕەشەیەکی توندی تیادایە ئینسان بترسێت لە زوڵم. هەر کاتێک تۆ ستەمکار بوویت لەوە بترسە خوای گەورە مەحروومت دەکا لە ڕێگا ڕاستەکەی خۆی، هیدایەتت نادا بۆ ڕێگای ڕاست. بۆیە دەبینین ئەوانەی کە زۆر ڕۆچون لە زوڵم و ستەمکردندا زۆر دوورن لە خوا و لە ڕێگای خوا، بۆ خوا موفەقیان ناکات، هیدایەتیان نادات. مەڵێ الذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله بأموالهم وأنفسهم أعظم درجة عند الله وأولئك هم الفائزون. چێن ئەوانەی کە خاوەنی دەرەجە و پلەی مەزنن لای خوا؟ الذين آمنوا، ئەوانەی ئیمانیان هێنا، ئەمە یەک، وهاجروا، کۆچیان کرد، هیجرەتیان کرد لە شوێنێک کە کوفری تیادایە و ناتوان خواپەرستی تێدا بکەن بۆ ئەو شوێنەی کە تیایدا خواپەرستی دەکەن. سێم صفەت وجاهدوا في سبيل الله، و تێکۆشان لە پێناوی خوا بأموالهم وأنفسهم، بەماڵیان و بە نەفسیان لە پێناوی خوا تێکۆشان. أولئك أعظم درجة عند الله، ئەوانە خاوەنی مەزنترین پلەن لای خوا، خاوەنی مەزنترین پلە لای خوا، خاوەنی ئەم سێ صیفەتەیە: ئیمان، هیجرەت، جیهاد في سبيل الله. ئیمان ئەمە ئەساس و بناغەیە. هیجرەت لە پێناو ئەو ئیمانە کە تۆ ئیمانت هێناوە بەڵام لە وڵاتێک یا لە شارێک یا لە گەڕەکێک دەژیت یا لە ناو ماڵێک دەژیت کە ناتوانی خواپەرستی بکەیت، دەبێ هیجرەتی تیادا بکەیت، کۆچکەی، جێی بێڵیت. هەندێک جار لەوانەیە ئەو ماڵی کە تۆی تیادایت کافرستانیە، شوێنی کوفر و ئیلحادە، ناتوانیت خواپەرستی تیادا بکەیت، جێی بێڵە لەبەر خوازی لێبێنە، بڕۆ شوێنێکی تر. ئەگەر لەسەر شەقام بخەوی باشترە بۆ تۆ نەک لەو ماڵە بمێنیتەوە. لەوەیە لە گوندێک بی، لە شارێک بی، لە وڵاتێک بی، نەتوانی خواپەرستی بکەیت، لەبەر خوا هیجرەت کە، چکە ئەسڵ لە دروستکردنی تۆ نیشتیمان پەروەری نییە، ئەسڵ لە دروستکردنی تۆ خواپەرستیە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. وەڵام من نیشتیمانەکەی خۆم بە هیچ ناگۆڕمەوە، ئەگەر کوفریش بێ بەلامەوە خۆشترە لە وڵاتێکی تر کە ئیسلامەتی بێ، کەواتە تۆ موسڵمانی کافریت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەککە بواری لەسەر تەسک کرایە و مضایقە کرا و ناڕەحەت کرا، بە سەحابەی فەرموو بڕۆن کۆچکەن و خۆشی کە چۆ دەرەوە لە شاری مەکە ڕووی کردە مەکە، فەرمووی والله أنت أحب البقاع إلي ولولا أن قومك أخرجوني ما خرجت. تۆ خۆشەویستترین شوێنی سەرڕووی زەوی بەلای منەوە ئەی مەکە، و ئەگەر خەڵکەکە دەری نەکربام دەرنەدەچووم. کە زانی لەوێ ناتوانێت خواپەرستی بکە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆیشت، هیجرەتی کرد بۆ مەدینە. ئەوە هیجرەتە. تۆش براکەم لە هەر شوێنێک بۆ نمونە مۆزەفیت یا لە کارگەیەک ئیش دەکەیت کە زانیت لەو شوێنە خواپەرستیت پێ ناکرێ، ئەوە لەسەرتە هیجرەت کەی، وازی لێبێنە، وەزیفەکەی خۆت نەقڵ کە. هەر نەقڵ نەبووی وازی لێبێنە من تەرەکە لله شەیئا عوضه الله خەیرا منه.
هەر کەسێ لەبەر خوا واز لە شتێک بێنێ خوای گەورە بۆی تەعویز دەکاتەوە بە خێرتر و باشتر لەوە والله. یا لە کارگەیەکیت یا لە گەڕەکێکیت کە زانیت لەو شوێنە ئیمانت دادەبەزێت زەرەر بە ئیمانت دەکەوێت براکەم ماڵیشت و خانوشت و نازانم چیشت بکە قوربانی دینەکەت. وأولئك هم الفائزون ئەوانن کە براون فازوا بماذا؟ فازوا بالنجاة من الجحيم والفوز بجنة عرضها السماوات والأرض. ئەوانە براون کە چیان بردەوە بەهەشتیان بردەوە، ئەوانە براون کە لە جەهەنەم ڕزگاریان بوو. حقیقەتەن ئەوە براوەیە براکانم. ئێمە لە ژیانی دنیادا زۆر جار مسابقە پێشبڕکێ دێتە پێشمان، جا پێشبڕکێی تاقیکردنەوەی مەکتەبمان بێت یا هەر پێشبڕکێیەکی تر بێت یا لە تیجارەت و کەسابەتماندا بێ. ئەگەر لە قوتابخانە لە پۆلی شەشی ئامادەیی لە 12 دەرەجەی بەرزت هێناو لە کولیە طب وەرگیرای، ئەمە دەبێتە تاریخ و مێژوو بۆت. من براوم بەڕاستی، خەڵکینە بمناسن ببینن من بردمەوە لە هەندەسە وەرگیرەی بە هەمان شێوە، شتێک کەمتر بە هەمان شێوە دەڵی براوم من تەواو فائزم. یا بۆ نمونە لە تیجارەتێکدا خۆت ماندوو کرد و قازانجێکی گەورەت کرد، یا ئاواتت بۆ مەشروعێک کۆمپانیایەکدا بمەزرێنی دادمەزران دەڵی منم فائز منم براوە. بەخوامە هیچی بردنەوەی حەقیقی نییە براکانم. چ خۆشیەکی تێدایە ئەو بردنەوەیە کە لەوانەیە دوای ئەوەی کە تۆ لە 12 دەردەچی و دەرەجەی بەرز دێنی ڕۆژێک نەژیت بمریت. ممکنە یا ممکنە یا لەوەیە کولیە طبەکەش تەواوکەنجا بمریت لێی نەخۆیت، مەشروعەکەت دانانجا لەوەیە بمریت. ئەگەر یەکسەریش نەمری مردن هەر نزیکە بەخوا هەر دەمریت. براکانم پێغەمبەر مرد عەلەیهی سڵاو وسەلام، خولەفا هەمووی مردن، سەحابە هەمووی مرد، تابعین هەمووی مرد، باپیرانمان مردوون، زۆر بەمان باوکی مردووە دایکی مردووە، کەواتە دەمریت. کەواتە چ بردنەوەیە کە تۆ لە دنیا شتێکت دەستکەوت و جێتێشت تەواو جێتێشت. بردنەوەی گەورە ئەوەیە کە لە ژیانێکی نەبڕاوەی ئەو دی و کاتێک وەبوریزەتی الجەحیم للغاوین، جەحیم دۆزەخ نزیک کراوەتەوە و دەرخراوە تۆ نەخرێتە ناو ئەو ئاگرەوە. ئەوە بردنەوەیە. بەهەشتێک خۆشیەکانی وەصف ناکرێ و بە خەیاڵی کەسدا نەهات و چاوی کەس نەیبینیوە پێت بڵێن بڕۆ ناو ئەو بەهەشتەوە و بە شادی و کامەرانی و قەت نایتە دەرەوە. ئەوە بردنەوەیە. ئولایکە هم الفائزون. ئینسانی عاقڵ ئیش بۆ ئەو بردنەوەیە بکە. هەر ئەوەندەش کە تۆ برتەوە بزانین پاداشتی ئەو بردنەوەیە چییە. بێگومان کەسێک کە لە تاقیکردنەوەیەک دەردەچێت دەڵێن هەدیەی هەیە، بزانین هەدیەکەی چییە. ئەی ئەم فەوزە ئەوانەی کە ئەم سێشتە دەکەن الإيمان والهجرة والجهاد في سبيل الله، ئەوانەی ئەو سێشتە دەکەن براون. فما هي جائزة هؤلاء الفائزين وما هي هداياهم؟ پاداشتیان چیە با بزانین. لە بەرامبەر سێشت سێ هەدیەیان بۆ هەیە بزانین چین. بەڵێ يبشرهم ربهم برحمة منه ورضوان وجنات لهم فيها نعيم مقيم خالدين فيها أبدا إن الله عنده أجر عظيم. سێ پاداشت لە بەرامبەر سێ کردەوەی چاک. پەروەردگاریان موژدەیان پێدەدا بەو فائیزانە بەو براوانە بەچی؟ یەکەم بڕەحمەتین منه، بە ڕەحمەتێک و سۆزێکی تایبەت لەلایەن خۆیەوە. خی گەورە بەنسیبێ مەکە یا رب العالمین. ئەو ڕەحمەتە تایبەتی لەلایەن خۆیەوە کە بەنسیبت دەکا دوای ئەوە عەذابی خوا نابینیت، عذابی خوا نابینی، تووڕەبوونی خوا نابینیت. بڕەحمەتی منه، ئەمە یەکەم شت. هەدیەی دووەم وەڕیضوان، ڕەزابوونی خوا. وەڕیضوان من الله ئەکبەر،
ڕازیبوونی خوا لە هەموو شتێک گەورەترە کە خوا لێت ڕازی بوو تەواو لەمە دووە ترسی ئەوەت نەبێ ڕۆژێک لە ڕۆژان ساتێک لە ساتەکان خوا لە تۆ تووڕە بێت تووڕەبوون نەما لەسەر تۆ خوا لێت ڕازیە ئەمە دوو سێهەمیان چییە ئەمە ڕەحمەت و ڕضوانەکە سێهەمیان چییە خۆشیەکی هەست پێکراوی مادی مەحسوسە چییە بزانین وجنات باخاتێک لە ناو بەهەشدا لەهم فيها نعیم مقیم کە بۆ ئەوان هەیە لە ناو ئەو باخانەی بەهەشدا خۆشی بەردەوامی نەپچراوی نەبراوە یعنی بێنە پێشچاوی خۆت نەک باخێک چەندەها باخت بۆ دابندرێت هەر یەکەی لە شکڵێک و شێوازێک و پڕیش بێ لە خۆشی بەڵام خۆشیەکەش نەبراوە بێت و نەبێ وەرزی بێت نەپچراوە نەعیم مقیم وەڵا زۆر خۆشە دەی کاکە بە بۆ نمونە ئەم هاوینە جەماعەتی مزگەوت سەفرەیەکەین بۆ کوێ دەڵێن لە فڵان شار باخێکی زۆر خۆشی لێ زۆر خۆشە با بچین ئەی بە چەندە وەڵا شەوی نازانم 5 وەرەقەیە 10 وەرەقەیە چەندێکە ئەی چەند شێو لەوێ بمێنینەوە کاکار شەوێک دەتوانین گرانە مادام هەر شتێک کاتی بۆ دیاری کرا شەو و دوو شەو بوو یا ساڵ و 2 ساڵ بوو دوایی کۆتایەت هیچ نییە بەخوا خوای گەورە دەفەرمێ خالیدینە فیها ئەبەدەن ئەوان لەو باخە خۆش و پڕ نعمەتە بەردەوامەی بەهەشدا دەمێننەوە ئەبەدەن هەتا هەتایی دەمێننەوە هەتا هەتایی دەمێننەوە ئێستا با بە عەقڵەوە ورد بینەوە لەم مەوزوعە ئەگەر بە هەر یەکێک لە ئێمە بوترێ کاکە گیان 2 خانوو بۆ تۆ دابین کراوە خانوویەکیان وەقتیە بۆ 5 ڕۆژە کۆرە مەڵێ 5 ڕۆژ بڵێ بۆ 7 ڕۆژە ئەم خانوو بۆ تۆی 7 ڕۆژ لێرە دەبیت ئەی دوای ئەوە تەواو دەبێت لی دەرچیت بۆ کوێ دەچم ئەها ئەم قەسرە دەبینیت بۆ ئەوێ دەچیت کە زۆر گەورەترە زۆر خۆشترە زۆر چاکە ئەمەیان چەند ڕۆژ دەمێنمەوە ئەمە 7 ڕۆژ بوو ئەمەی تریان چەندە ئەمەی تریان با بڵێن 700 ڕۆژە با بڵێن 700 ساڵە باشە ئێستا مەطلوب چییە لە من مەطلوب ئەوەیە کۆمەڵێشتی خۆشت دەدرێتێ دەتەوێت لەو خانووە 7 ڕۆژیەی دابنیت یا لەو قەسرە 700 ساڵی دابنیت ئەو خۆشیانە لەکوێ لەگەڵت بن لەم ماڵە 7 ڕۆژیە لەگەڵت بن و کۆتایی پێدێ یا ئەو خۆشیانە بۆ ئەوێ هەڵدەگری کە نەبراوەیە عاقڵ دەڵێ چی کورە با بە 7 ڕۆژ چییە یەک خۆشی بۆ ئێرە دانانم یەک خۆشی چییە هەموویم بۆ بەرنە ئەوێ دوای 7 ڕۆژەکە خانووەکە بە خۆی و خۆشیەکانەوە دەبێ جێ بێڵم هیچم لەگەڵ نایە بۆ ئەو دی و نەخۆشیەکانم هەموو بۆ لەوێ دانێن چاونوقانێکە 7 ڕۆژ چییە وا دەکەم و تەواو دەبێ ئەنجا کە چوومە ئەوێ بەردەوامە عەقڵ وا ناکە بێگومان وا دەکات ئەی کە 700 ڕۆژ نەبێت 700 ساڵ نەبێ هەتایە بێت ئێوە دەڵێ وەڵا هەرچی خۆشیم هەیە من بۆ ئەوێ هەڵی دەگرم دنیا براکانم بەخوا ئەو 7 ساڵەی کە بە تەمەنەکانمان دەژین تیایدا لە کاتی سەرەمەرگدا لە کاتی نەخۆشی مردندا وەرە پرسیاری لێ بکەرێت چەند ساڵ ژیای تۆ دەڵێ 7 ڕۆژیش نابێ کوا ژیاوم چیم لە بیر ماوە ژیان چی بوو دوێنێ بوو من لەدایک بووم لەگەڵ مناڵان لە کۆڵانان یاریمان دەکرد تێگەیشتی ئەمە تەواو ئەجەل هات و پیر بووین و کۆتاییمان پێ دەیجێبێڵ ئەم ماڵە جێدێڵیت ئەمە ژیانی دنیاە ئەو 7 ڕۆژەیە براکەم بەڵام ئەو دیو نەبراوەیە جاهای ئینسانی عاقڵ ماڵێکی بڕاوەی کەم تەمەن هەڵدەبژێرێ بەسەر ماڵێکی نەبراوەی درێژتەمەن نایکە ئەوە ئەگەر چی ئەگەر ئەو دی و هەر ئەوە بێ بڵێ کاکە قەیناکە من ئەگەر خۆشیەکانی ئێرەشم هەڵبژێرم هیچ خۆشیشم نەوێ بەڵام خۆ قەسرەکەم هەیە لەو دی و نەوەڵام من حەز دەکەم خۆشیەکانم لێرە بخۆم قەیناکە مهم ئەو قەسرەم هەیە مشکیلە نییە بەڵام قەزیەکە وەژ نییە دەزانن چۆنە کە تۆ خۆشیەکانی ئێرە 7 ڕۆژەکەت خوارد ئەو دیوت لەوانەیە قەسرەکە نەبێ چاڵێکی ئاگرە براک چاڵێکی ئاگرە لەو دیو نە قەسر بێ جا چه عاقڵێکەوە هەڵدەبژێرێ خانوویەکی 7 ڕۆژی تیایدا ڕابوێرە بە کەیفی خۆت
بەڵام دوایی چاڵی ئاگر چاوەڕێت دەکات چەند ڕۆژ هەتایە بۆیە براکانم ئەوە موژدەی خوایە کە خاوەنی ئەم سێ سیفەتە خوای گەورە سێ موژدەی پێدان ڕەحمەتێکی تایبەت ڕەزابوون تووڕەبوونی بەدوادانیە باخاتی خۆشی پڕ لە نیعمەت و ناز و نیعمەت و خۆشی نەبراوە هەتایە تیادێ دەبن الله ئەکبەر چ نیعمەتێکە لەوەی پرسیارکەین باشە لە بەرامبەر 70 ساڵ ژیانی مرۆڤ خوای گەورە ژیانێکی نەبڕاوەی پڕ خۆشی و ناز و نیعمەتت پێدەبەخشێ دەڵێن بەڵێ دەزانن بۆچی ئەم هەموو پاداشتە گەورەیە لە بەرامبەر عیبادەت و تاعەتێکی کەمی دنیا بۆ فەرمووی ئین الله عنده ئەجر عەظیم چونکە خوای گەورە ئەوەندە عەظیمە ئەوەندە مەزنە ئەوەندە بەخشندەیە ئەجر و پاداشتی زۆر مەزنی لایە زۆر جا چه عاقڵێک ئەجرێکی عەظیم پاداشتێکی زۆر مەزن واز لێ دێنێت بۆ هەندێک خۆشی و ڕابواردنی دنیا کە نازانی لەوانەیە زوو کۆتایی پێبێت وتمان 70 ساڵ خۆ زۆرێک لە خەڵکی لە 20 ساڵی دەمرن لە 15 ساڵی دەمرن لە 5 ساڵی دەمرێ لە 40 ساڵی دەمرێ کەواتە براکانم ئەو ئەجرە پاداشتە مەزنەی خوا با لە دەست نەدەین ژیانی دنیا ئەو دیومان لەبیر نەکات غافڵ نەبین لێی با مەشغوڵمان نەکات تاوەکارم لە خوای پەروەردگار بۆ خاتی ناو جوانەکانی سفاتە بەرزەکانی لەو کەسانە بین کە خاوەنی ئەو سێ سیفەتە مەزنن و ئەو سێ پاداشتە مەزنەی خوای پەروەردگار وەردەگرن خوای گەورە زیاتر لە دینەکەت حاڵیمان کەیت بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان کەیت لە گوناه و تاوانمان ببووریت ئیستقامەتمان پێ ببەخشیت ئەخیرمان خێر کەیت آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل أنزلنا إليك الذكر لتبين للناس ما وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون